سڵاوتان لێبێت بەڕێزان. بوونی دەستگای نیشتیمانی پێویستێکی حتمیە بۆ هەرێمی کوردستان بە تایبەت دەستگایەمنی کە بە یەکچاو تەماشای هاوڵاتیانی کوردستان بکات. بەڵام تا ئێستا لە هەرێمی کوردستان دام و دەستگامیەکان لە ژێر کۆنتڕۆڵی حیزبدان و زۆر جار بۆ یەک لاکردنەوەی ململانە سیاسیەکان بەکار دێنرێت. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە ئەستۆدیۆی سەرەکی هەروە لە شاری هەولێرەوە کاروان هاشم ئەندامی جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان و لە ڕێگەی تەلەفۆنەوە قادر ڕزگەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنێکی نیشتیمانی تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانم شڕۆڤی ئەم پرسە دەکەین. بوونی دەستگای نیشتیمانی پێویستێکی حتمیە بۆ هەرێمی کوردستان بە تایبەت دەستگای ئەمنی کە بە یەک چاو تەماشای هاوڵاتیان بکات. لە وڵاتانی پێشکەوتوو دەستگا ئەمنیەکان نیشتیمانین و بە تایبەت هێزە ئەمنیەکان وەک یەک مامەڵە لەگەڵ هاوڵاتیان دەکەن و بەپێی یاسا ڕەفتار دەکەن. بەڵام بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان دام و دەستگا ئەمنیەکان لەژێر کۆنتڕۆڵی حیزبدان و زۆر جار بۆ یەکلاکردنەوەی ململانەی سیاسیەکان بەکاردەهێنرێن. لە نوێترین سیناریۆشدا دەستگا ئەمنیەکانی هەولێر بۆ مەبەستێکی سیاسی دوو کادری کۆمەڵی ئیسلامی تۆمەتبار دەکەن بە ئەنجامدانی تەقینەوەکەی بەردەم کەناڵی ڕوودا و لە کاتێکدا هیچ بەڵگەیەکی یاسایی نییە بۆ تێوەگلانیان لەو کارە، بەڵکو تۆمەتبارکردنیان پەیوەندی بە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامیەوە هەیە دەربارەی پرسی سەرۆکایەتی هەرێم. کاتێک دەستگای نیشتیمانیان نابێت، سیناریۆ دروستکردن کارێکی ئاسان دەبێت و حەزب بۆ بەرژەوەندی خۆی و یەکلاکردنەوەی پرسە سیاسیەکان بەکاریان دەهێنێت. دروستکردنی سیناریۆ لەلایەن دەستگا ئەمنیەکان بۆ مەبەستی سیاسی بێمتمانەی لەناو هاوڵاتیان دروست دەکات و کاریگەری خراپ لەناو کۆمەڵگەی جێدەهێڵێت. ئێستا لە هەموو کات زیاتر هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستیان بە بوونی دەستگای ئەمنی نیشتیمانی هەیە بۆ پاراستنیان، چونکە ناکۆکی سیاسی گەورە لە هەرێمی کوردستان لە نێوان حیزبەکاندا هەیە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانم. کاک دکتۆر هەورامان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، باز لە بوونی زەرورەتی دەستگای ئەمنی نیشتیمانی بکەین لە هەرێمی کوردستان. تا چەندێک پێویستە دەستگای ئەمنی و دەستگاکان نیشتیمانی بنەوە بە یەکچاو تەماشای هاوڵاتیان و هاو نیشتیمانیانی هەرێمی کوردستان بکەن. بڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سوپاس بۆ بەڕێزتان و سوپاس بۆ میوانە بەڕێزەکان و بینەرانی ئەزیز و سەنگین. دیارە یانی شتێکی بەڕاستی بەڵگەنەویستە هەر قوارەیەک، هەر حکوومەتێک، هەر هەرێمێک، هەر دەوڵەتێک لە ڕاستیدا ئەبێ دەستگای ئەمنی تونند و تۆڵی هەبێت و ئەو دەستگا ئەمنیانە لە ڕاستیدا پێویستە کە هەموو هاو نیشتیمانیەک بەهی خۆی بزانێت و لە ئاستی پاراستنی ئەمنیەت و ئاسایشی هاو نیشتیمانیانە عادیل بن و بە یەک چاو سەیریان بکەن. ئەمە ضرورەتێکی زۆر زۆر گەورەیە و پێم وایە هیچ قوارەیەک بەبێ بوونی ئەم دەستگا ئەمنیانە کە بەمەرجێک نیشتیمانی بن لە ڕاستیدا ئەو قوارە و ئەو دەسەڵاتە سەرکەوتوو نابێت، بەڵکو نەنگە بێت و لەنگە بێت ولا تەڵ ئەبێت و لە ڕاستیدا ناتوانرێت کە ئەمنیەت و ئاسایشی وڵات بپارێزرێت لە هەموو بوارەکانە، لە هەموو بوارەکانە. بەڵام لە ڕاستیدا زۆر زۆر بەداخەوە ئەمڕۆ لە کوردستانی خۆمانە پاش تەجربەیەکی زۆر بەداخەوە هەتاوەکو ئێستاش بەڕاستی ئەو دەستگایانە نەیان سەلماندووە چونکە لە ڕاستیدا قسەکردن و شیعار و حبر على الورق ئەمە خەڵکی ئێمە ماندوو بووە لەگەڵی، لە ڕاستیە ماندوو بووە لەگەڵی. بەڵام ئەمانە تاکو ئێستا نەیان سەلماندووە کە نیشتیمانین، بەڵکو بە حقیقەت حیزبین و لەژێر تەوجیهی حیزبە کارەکەن و لەژێر ئاراستەی مەکتەب سیاسیەکانە جموجوڵیان پێ ئەکرێت و حرەکەتیان پێ دەکرێت. لە واقعاوی کە ئەیبینی لە کوردستانە ئەو بە چای خۆمان ئەیبینین. فەرموو هەر دەستگای ئەمنیە کە بە ئیشارەتێک گەورەترین سەرۆکی گەورەترین دەسەڵاتی تەشریعی لە هەرێمی کوردستانە ئەجێڕێتەوە نایڵە بڕاتە ناو پایتەخت وە نییە؟ هەر دەستگای ئەمنیە کە بەڕاستی ئیعازیان پێ ئەدرێت کە
وەزیر دەرەکەن خەڵک دەرەکەن وەلەوانشتی تریشان بەدەستەوە بێ ئەوە تا کۆمەڵی ئیسلامی کە حیزبێکی ئیسلامی ڕەسەن لە کوردستاندا لە حکوومەتتا بەشدارە و لە پەرلەمانە و خاوەنی پێگەی سیاسی و جەماوەری و کۆمەڵایەتی گەورەی خۆیەتی فەرموو ئەو سیناریۆی کە دروستکرا لە هەولێر بەداخەوە ینی دەستگا ئەمنیەکان بەشدار نە دروستکردنی ئەو سیناریۆیە تۆ فەرموو هەر لە یەکەم ساتە وەختەوە ناوهێنانی کۆمەڵی ئیسلامی جاری هێشتر ئەم کەیسە لە دادگا بڕیاری لەسەر نەدراوە تحقیقی تەواوی لەسەر نەکراوە ناوهێنانی کۆمەڵی ئیسلامی کە حیزبێکی خاوەن پێگەیەکی گەورەیە لە کوردستانە ناوهێنانی ئەندامەکانمان یعنی لە هەر شوێنەکە بینیومان لە سەرتاوە کە دەستگا ئەمنیەکان ئەکسەر باسی متتهمینەکەن بە ئیشارەت بە ڕموز ئاماژیان پێەکەن ئەمە یەکسەر بازکردنی کۆمەڵی ئیسلامی و ناوهێنانیان ئەمە بەڕاستی ئەگەر بەڵگە بێ لەسەر هەر شتێ بەڵگەی لەسەرەوە کە ئەوان تاوەکو ئێستش بە حەقەت ینی حیزبی بوون تۆخەتیان بەڵێ سپاس دواتە گەرم لای بەڕست کاک تۆ کاک کاروانەگەر بێمە لای بەڕستان لاولێر زۆر سپاس بۆ ئامادەبوونتان دەمەوێت بینە سەبارەت بەوەی کە جیاوازی بکەین لە نێوان ڕۆڵی هێز ئەمنیەکان لە وڵاتانی پێشکەوتووە ڕۆڵی هێز ئەمنیەکان لە هەرێمی کوردستان لە مەسلەی پاراستنی ئاسایش و لە مەسلەی بەیەک چاوسەیرکردنی وڵاتیان. بەڵێ ئێوارەتان باش سڵام هەیە بۆ میوانەکانتان و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پێیان بێگومان لە کوردستانە و لە سای دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە هیچ موسسەیەک لە وڵاتە موسسەی نیشتیمانیان موسسەی هاونیشتیمانی نییە. هەموو موسسەکان لە سنووری پارتی دیموکراتی کوردستان سەر بە پارتی دیموکراتی کوردستانن بە تربیەت بە هێزە ئەمنیەکانت بە پۆلیست بە دادگاکانت تا ماوە پێشتە ئێمەمانان تۆزێک ئومێدمان بە دادگا و محکەمەکان هەبوو کە ئەگەر کێشەیەکمان لەگەڵ لایەنێکی سیاسی هەبێ پەنا بۆ دادگا بین بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان دەستی بۆ دادگاکانیش برد و دادگاکانیشی بە حیزبی کردووە بۆیە کێشەی گەورەی ئەم هەرێمەی ئێمەوەیە تا ئێستا موسسەی نیشتیمانیمانە. پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزێکی سیاسی لە کوردستانە مێژووی ئەم حیزبە پڕێتی لە خاڵی ڕاشتێکی لە خاڵ ڕەشەکان ئەوەیە لە دوای 92 هەموو ئەو موسسانەی لەم هەرێمە دروست بوون پارتی تەنها ئەوێ مڵکی خۆی بێ و لە بەرژەوەندی خۆی بێ هەر کاتێک موسسەیەک لە موسسەکانی وڵات حکومڕانی بەویستی پارتی نەبوو یا بەدڵی پارتی نەبوویان هەر کاتی پارتی ویستی بیجوڵێن وەکو ئەو نەجوڵایەوە ئەو کاتەیە دایە خەیانەوە تا بێئەمیەتێکە وەکو مامۆستا مەلا هەورامان ئاماژەی پێکرد بە تەنها بە کۆبنەوەیەکی مەکتەب سیاسی پارتی دیموکراتی کوردستان پەرلەمانی کوردستانیان پەخست کەوابێت لە کوردستانە هەموو ئەم موسسانەی کە هەن بەداخەوە تا ئێستا موسسەی حیزبین و لەلایەن پارتی دیموکراتی کوردستانە قۆڕ کراون. بەڵێ کەواتە ئێستا زەرورەتی بوونی دەستگای ئەمنی نیشتیمانی و دەستگاکانی تر بۆ دۆخی ئێستا هەرێمی کوردستان چییە؟ وڵای ئێمە جارێ گەر قسە لەسەرەوەی ئێمە وەکو هەرێمی کوردستان کار بۆەوەکەین ببین بە دەوڵەت بێگومانە بێ پێشوە ببین بە دەوڵەت کۆمەڵی موسسەی نیشتیمانی دروستکەین هاوڵاتیانی ئەم هەرێمە ئەم موسسانە بە موسسەی خۆیان بزان ینی خەڵکێک لە هەولێر دانیشێت دەستگای ئاسایش بۆکو دەستگایەکی ئاسایش ببینێک و هەز بکە ئەمە ئیشی پاراستنی ئەوە نەک ئیشی دروستکردنی تۆمەت بێ بۆ هاوڵاتیانی ئەم هەرێمەیان ئەگەر هەر کاتێک هاوڵاتێکیان لایەنێکی سیاسی بەویستی ئامیان بە ویستی حیزبەکە ئەم کاری نەکرە و بڕات سیناریۆیەک و تۆمەتێکی بۆ دروست بکە. من ئەمەیەک لەسەر دروستکردنی ئەو تۆمەت و سیناریۆی کە بۆ کۆمەڵی ئیسلامی دروست کراوە قسەیە بکەم بەشەوەیە مێژووی پارتی پڕێتی لە دروستکردنی سیناریۆ تۆمەت بۆ لایەنە سیاسیەکانیان بۆ نەیار و ڕکابەرە سیاسیەکانی لە سەرەتای نەوەتەکان کاتێک پارتی سیناریۆی بۆ بەڕێز کاکۆسرەت کە ئێستا جێگیری سکرتێری کێتی گشتی کێتی نیشتیمانی کوردستانە دروست کرد و هەتا فرمانی لە سێداردانی بۆ دەرکرد. دواتر لە دوای پرۆسی ئازادی بینیمان یەک جار کە یەکگرتووی ئیسلامی کوردستان هەڵوێستی وەکو هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان نەبوو پەلاماری بارەگاکانیاندا بارەگاکانیان نانوستان ئەندامی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی تیرۆر کرا. دواتر ئەمە بەردەوام بۆ سەر هەموو هێزولایەنە سیاسەکانی تر بۆ سەر بستنەوەی گۆڕان بە هەمان شێوە بۆ سەر کۆمەڵی ئیسلامی بۆ سەر شخصی بەڕێز مامۆستا عەلی باپیر و بەڕێز کاک نەوشیروانیش ئەم تۆمەتانە بەردەوام بۆ دروستیان کردووە بەڵام خۆشبەختانە هاونیشتیمانانی ئەم وڵاتە وشیارن و هەموو سیناریۆیان و تۆمەتانی کە پارتی دیموکراتی کوردستان دروستیەکە هیچیان تەنها 24 ساعت کاریگەری لەسەر خەڵکی کوردستان دانانن و خەڵکی کوردستان سوور ئەزان ئەمانە کۆمەڵە سیناریۆی بێبنەمان بێناوەڕۆکن
و هەتا من بۆ خۆم پێم وایە ئەم سیناریوانە پارتی دموکراتی کوردستان دروستیەکە خۆشی بڕای پێ نییە خۆشی پێی وایە ئەمانە سیناریویەکن هەموو خەڵک ئەزانێ ئەم سیناریوانە ناڕاستن بەڵام تەنها مەبەستێتی پامێک بۆ لایەنە سیاسەکان بنێرەیشەوەیە هەر کاتێک تۆ وەکو من بیر نەکەیتەوە من ئەتوانم کێشت بۆ دروستکەم من ئەتوانم سزات بدەم من ئەتوانم ڕێگری لە کار و چارەکیەکانی حیزبەکەت بکەم یعنی پامی پارتی دموکراتی کوردستان ڕوونە من بۆ خۆم پێم وایە ئەوانەی کە دەرهێنەری ئەم سیناریوانان بەرامبەر هێز و لایەنە سیاسەکان دڵنیات دەکەم ێستا لیان پرساڵێن بەڵێ ئێمە ئازانین ئەمە سیناریۆ و ئەژزانین ئەمە ڕاست نییە و ئەمە درۆیە ئەمە بوختانە بەڵام مەبەستیانە پامێک بە لایەنە سیاسەکان بگێرن هەر کاتێک تۆ لەگەڵ بیرکردنەوەی پارتی دموکراتی کوردستان و لەناو پارتی دموکراتی کوردستانش ئێمە ئازانین بنەماڵەیەک حکومەکەوە دەسەڵاتی بەدەستەوە تۆ لە ژێر ویستی ئەوانە بەویستی ئەوان کارت نەکرد ئەو کاتە تۆ معارەزی بۆی تۆمەت بۆ دروست کرێت معارەزی بۆی تیرۆر بکرێت معارەزی بۆی سیناریۆی لەمە خراپترش بۆ دروست بکرێت بەڵێ زۆر باشە کاروان سەبارەت بە ئەوەی کە ئەگەر باز لەوە بکەین ئێستا ئیشی دەستگای ئەمنی سەرکەوتوتیەوە چ کاتێک دەستگا ئەمنیەکان دەکرێمە ناویان بنین نیشتیمانی و چ پێویستی چ زەرورەتێک هەیە بۆ بە نیشتیمانیکردنی ئەو دەستگایان لە ئێستای کوردستاندا منوتم ئەگەر قسە لەسەر ئێمە هەوڵ بۆ ئەدەین دەوڵەتی کوردی دروستکەنە بێ موسسەی نیشتیمانیمانە بێ موسسەی نیشتیمانیش بۆ دروستەکرێ کە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەشێک بن لە موسسەی ناکرێ دەستگای ئاسایش لە دێگەڵەوە هەتاکو و زاخۆ یەک ئەندام ولایەنگری هێزێکی سیاسی جگە لە پارتی دموکراتی کوردستان تیانە بێ ناکرێت بەڕێوەبەری قوتابخانەکان لە دێگەڵەوە تاکو و زاخۆ یەک بەڕێوەبەری قوتابخانە نەدۆزیتەوە سەر بەهێز و لایەنێکی سیاسی کاکە سەر بەهێز و لایەنێکی سیاسیش نابێلایەن بێت هەمووی سەر بە پارتی دموکراتی کوردستانە کەوابێ پارتی قۆرخی هەموو موسسەکانی ئەم هەرێمەی کردووە بۆ ئەوەی موسسەی نیشتیمانی دروستکەین بۆ ئەوی هەنگاو بنێن بەرەو سەربەخۆی پێویستمان بە دروستکردنی موسسەی نیشتیمانی بە بەشداری هەموو هاو نیشتیمانیانی ئەم هەرێمە هەمومان خەڵکی ئەم هەرێمن هەمووشمان حەقمانەیە لە هەموو موسسەیەکی وڵاتە بەشدار بین و ڕۆڵمان هەبێ و ئەگەر ئێمە وەکو هاو نیشتیمانیان هەموو هاو نیشتیمانانی هەرێمی کوردستان بەشدار بن لە سلکی ئاسایش سلکی ئەمنی پێشمەرگا پەروەردە دڵنیام ئەو کاتە پێشەکەوێت دڵنیام ئەو کاتە خەڵک هەست بە مەسئولێتی زیاترەکە و زیاتر ڕۆڵیانە بێ و ئەو کاتە موسسەی نیشتیمانی خۆشەویستە بێت لای هاوڵاتیان نەکۆکو ئێستا بەداخەوە ئێمە هیچ متمانەیەک لە بینی هاوڵاتی و موسسەکان نەماوە چۆن بەداخەوەڵێم هیوادارم ئەمە چاک بێتەوە چۆن کاتی خۆی خەڵک ڕقی لە ئەمن و لەوانە بوو ئێستش خەریکەوای لێدێ ئەم موسسانە ئەمەنە ناشرین کراون پیاو ناتوانێت هەست بکە ئەم موسسەی بۆ پاراستنی ئەو لە وڵاتە دروست بووە بەڵێ سپاس دەکەم دواتر گرێنەوە لای بەڕستان ماوسەگەر باسی ئەرکی هێزانامنیەکان بکەین بە یەک چاو ئەی ئەرکی مەسەلا ئەگەر ئەرکی هێزانامنیەکان ئەگەر نیشتیمانی بکەنەوەی کە سەر و ماڵی هاوڵاتیان بەیەکە و پارێزنەوە دەست درێژی نەکەن بۆ سەر هاوڵاتیان لە دەرەوەی یاسا ئەی ئەرکی لە ڕوودین و ئەرکی هاوڵاتیان چیە ینی بۆ ئەمن و ئاسایش بڵێ خۆی لە ڕاستیدا ئێمە لە ڕووی ینی ئیسلامیەوە هەموو کەسێک مکلفە بەوەی کە بە هەر شێوازێک بووە هەموو جوهدێکی خۆی هەموو تاقەیەکی خۆی سەرفکا بۆ ئەوەی کە ئەمنیەت و ئاسایش بە هەموو جۆرەکانیەوە ئەمنیەتی سیاسی ئەمنیەتی کۆمەڵایەتی هەموو لە وڵاتە بپارێزی ئەمە شتێکە وەکو زانایان ئەفەرمون معلوم من الدین بالضرورة یعنی شتێک نییە هیچ کەس نەیزانێت هەموو کەس ئەیزانێت پێویست بەوە ناکە کە تۆ بەڕاستی بەڵگەی بۆ بهێنیتەوە پەیامی خوای پەروەردگار هاتووە بۆ ئەمنیەت و بۆ ئاسایش هاتووە بۆیە هەر لە منطەلقەوە بەڕاستی ئێمە لەبەر ئێمە وەکو تەوژم و تەیارێکی ئیسلامی وەکو جەماعەیەکی ئیسلامی لە ڕاستیە لەبەر چاوی کاڵی زەید و عەمر و ئەم حیزبەکە و ئەو حیزبەکە و دەسەڵاتداران نییە و لەبەرەوە نیە لیانە پاڕێنەوە کاتێک ئەڵێن ئێمە سەمامی ئەمانی لە کوردستانە لەبەر چاوی کاڵی ئەوان نییە بە حەقیقەت لەبەر ئەوەی کە خوای گەورە ئەمری پێکردوین لەبەر ئەوەی کە پەیامەکەمان ئەمری پێکردوین لە ڕاستیە بە حەقیقەت من لێرە نازانم ئەم قسانم ئەگەر بگاتە ئەو دەسەڵاتدارانە کە هیچ بە هەویای پاراستنی ئەمنیەتی کوردستانەوە نین لە ڕاستیدا هیوادارم قسەکانمان بگاتە گوێشکەکانیان و بیبیسن کاکە ئەبێ عەقڵمەندانیان بیر بکەنەوە بەڕاستی ئەوانە بە هەویای پاراستنی کوردستانەوە نین کاتێک کە فشارە خەنە سەر حیزبێکی ئیسلامی و تەوژمی ئیسلامی لە کوردستانە ئەوانە ئەبێ هیچ نەبێ وەفایان هەبێ بەرامبەر تەوژمی ئیسلامی لە کوردستانە جاوەکو ئەحزابی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی ڕەوتە ئیسلامیەکانی تریش لە کوردستانە مامۆسایانی بەڕێزی میحراب و میحرامی مینبەر کاکە ئەگەر بەڕاستی ئەگەر ئەمڕۆ ئەم تەوژمە ئیسلامیە نەبێ لە کوردستانە
ئەم ئەحزابی ئیسلامی نەبن لە کوردستانە یعنی کە سەمامی ئەمان لە کوردستان لە ڕاستیدا کوردستان ژێرە و ژوور ئەبێت بە حقیقت هیچ ئەمنێتێکی تیا نامێنێت زۆرم پێ عەجیبە حیزبێکی ئیسلامی ڕەسەنی وەکو کۆمەڵی ئیسلامی بەو جۆرەکە ڕەفتاری لەگەڵا ئاکرێت لەجێ ئەوەی کە تەقدیر بکرێت لەجێ ئەوەی کە پێزانینی بۆ دەرببڕدرێت لەجێەوەی کە ئیحتیمامی پێ بدرێت ئەم بیرە وەسەتیەکە بیری ئەم ئومەتی ئیسلامەیە بەڕاستی کە ئێمە دەستمان پێوە گرتووە نە ئیفرات و نە تەفرید نە بەزادان و نە تێپەڕاندن لەجێ ئەوەی کە بەڕاستی ئیحتیمامی پێ بدرێت گرنگی پێ بدرێت تەشجیع بکری ئەوها بەو جۆرەش بوهتانی بۆ ئەکرێت سیناروی بۆ ئەکرێت یعنی باش ئەم مەهزەلەیە چیە لە کوردستانە کۆمەڵی ئیسلامی ئەگەر بێوێ تیرۆر بکات لە کوردستانە ئەگەر بێوێت تونند و تیژی بڵاو کاتەوە لە کوردستانە هیچ ئیشی نەما ئەڕوان نارنجۆشێک لە بنی سیارەیەکە دانێ لە بەردەمی کەناڵێکی ڕاگەاندنا یعنی ئەمیشی کۆمەڵی ئیسلامی ڕۆڵی گرنگیە بۆ لە پاراستنی ئاسایی شێری کوردستان ڕوبەڕوو بوونەوەی فکری تونند و تیژی کۆمەڵی ئیسلامی بەڵێ وەکوتم لەبەر چاوی کاڵی ئەوان نییە هەر دینەکەمان ئەمری پێکردوین فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف يعني خواهي پروردگار منت أكا بسر قريش عبوي كە بيتێکی گەورەی بۆ ناردوون ئەو بەیتە بۆتە هۆی ئەوەی کە لە برسێتی لایەندا و لە ترس لایەندا بەڕاستی فعلا يعني سيري واقعيش بکە يعني تۆ ئەمڕۆ سيري جیهان بکە بزانە ئەو تەوژم و تەیار و حیزب و تەجەموعانەی کە توندڕەون باشە يعني فەڕەنسا دوورترە یام هەرێمی کوردستان لیانەوە ئەمڕۆ کەمترین ئەوە شتێکە بڵێ بۆتە متەواتر کەمترین گەنج و شەباب لە هەرێمی کوردستانەوە ڕۆشتووە لە هەموو عالەمە لە هەموو جیهانە هۆکارەکەی چیە من پێیان ئەڵێم هۆکارەکەی گەندەڵیەکەی ئەوانە لە کوردستانە دزی و جەردەی ئەوانە هۆکارەکەی ئەو هەموو قڕی و پڕێکە لە کوردستانە دروستیان کرد هۆکارەکەی ئەوەیە کە لەسەر کورسی دەسەڵات دانیشتون بە زوڵم و بەستەم لە دەرەوە یاسا هۆکارەکەی ئەوەیە کە گەنجەکانمان ماشەڵا زۆر مرتاحن هیچ مشکلەیەکیان نە کوردستان یان هۆکارەکەی ئەم تەیاری ئیسلامیە کە لە ڕووی فکریەوە توانێتی بیرێکی بەڕێزت دواتر گرم لای بەرزشین لای کاک خادر ڕزگەی کە بەڕێزان لەڕێی هێڵی تەلەفۆنەوە لەگەڵمان کا قادر سڵاو لەوێ سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا ئەدەمێ باز لەوە بکەین سەبارەت بە ڕۆڵی هێزە ئەمنیەکان و ضرورەتی بوونی ئەمنیەتی سەرکەوتو ئاسایشی سەرکەوتو و تا چەندێک ضرورە ئێمە ئاسایشی نیشتیمانی و دەستگا ئەمنیەکانمان نیشتیمانی بن و بە یەک چاو سەیری هاوڵاتیان بکەن. زۆر سپاس بۆ میواندار سڵاو بۆ میوانە بەڕێزەکانتان لە ڕاستیدا ئێمە لە هەرێمی کوردستان تاکو ئێستا دام و دەستگای ئەمنیمان نییە کە لەژێر ڕکێفی حیزبدا نەبێ و لەلایەن حیزبەوە ئاراستە نەکرێ ڕاستە بەپێی یاسای ئەنجومەنی ئاسایش و ئەو قانونەی کە دەستگای ئاسایشی یەخستووە دوو قانونمان هەیە بەپێی ئەو دوو قانونە و بەپێی ناوەڕۆکی یاساکە دام و دەستگاکانی هەم ئاژانسی پاراستن و زانیاری هەواڵگەری گشتی سەربازی و دام و دەستگاکانی دیکە ئاسایشی گشتی ئەمانە لە ژێر یەک چەتردا کۆکراونەتەوە پەیوەست کراون بەیەکەوە بەڵام هەروەکو هەموو لایەک ئاگادارین لەناو ئەمانەدا ژمارەیەکی زۆر تاقە و توانای باش هەیە و ڕۆڵەی دڵسۆزی نیشتیمانپەروەری ئەم وڵاتە هەیە بەڵام ئەم دام و دەستگایە وەکو کۆی دام و دەستگاکانی دیکە دەتوانم بڵێن دام و دەستگایەک نین کە پیشەیانە بە ڕۆڵ و بە هەرکەکانی خۆیان هەڵسن و لەژێر ڕکێفی حیزبدا نەبن یاخود حیزب ئاراستەیان. بەڵێ زۆر باشە بۆ سەبارەت بەوەی کە تا چەندێک ضرورە دام و دەستگامنیەکان نەس ناو ملمانە لێوان لایەنە سیاسیەکان و بە یەک چاو تەماشای هاوڵاتیان بکەن. لە ڕاستیدا ئێمە پێویستە لە کوردستان یا لە باشووری کوردستان کۆی دام و دەستگاکانی فەرمانڕەوایەتی لەژێر هەیمەنەی حیزب دەربهێنرێن قسە لەسەر دام و دەستگا ئەمنیەکانە دام و دەستگای ئەمنی پێویستە بە شێوەیەک ڕێک بخرێن و بە شێوەیەک کار بکرێن هەم لەوانەی کە بەرپرسانی لە ئاسی باڵا کەسانێک دابن کە ینی پیشەکەیان ئەمەبێ یا اختصاسیان ئەمەبێ لەگەڵ میهنەکەیان بێتەوە و هەمیش ببن بە دام و دەستگایە کە هەموو هاوڵاتێکی وڵاتە هەموو تاکیەکی ئەم وڵاتە کە هەستکات دام و دەستگای ئەمنی لە هەرێمی کوردستان نەکمەتە لەسەر فەرد لەسەر هاوڵاتی ئەم وڵاتە لەسەر
لەسەر بەهۆی بوونی چالاکێش بەهۆی بوونی ئیجتیماعی حیزبی بەهۆی بوونی هیچ جوڵەیەک غەیری کەتن و تاوان و غەیری کاری سوپوڕی بە شێوەیەک بێت کە متمانە بگەڕێتەوە بۆ دام و دەستگای متمانە بگەڕێتەوە بۆ ئەو دام و دەستگا ئەمنیانە لە نێوانی متمانەی تەواو دروست بێت لە نێوانی هاوڵاتیان و دام و دەستگا ئەمنیەکان بە شێوەیە کە هەموو تاکێکی ئەم وڵاتە هەستکاکە دام و دەستگای ئەمنی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکە کە پارێزەری سەروەت و سامانی خەڵکە و پارێزەری گیانی هەموو تاکێکی ئەم وڵاتەیە و لەبەر جیاوازی ئینتیمای سیاسی و بە هیچ شوێک هیچ تاکێکی ئەم وڵاتە تۆمەتبار ناکرێت تاوانبار ناکرێت ناگیرێت تەنها بەپێی یاسا نەبێ و پێویستە ئەمانە هەمویان بەپێی یاسا مامەڵە بکەن ڕاستە وەکو سەرەتاوتم ئەو لەناو ئەو دام و دەستگانە کەرستەی باشەیە بەڵام لەبەرەوە کە مەرجە و ناوەندی ئەو دام و دەستگانە ناوەندی حیزبیە و بۆ مەبەست و مەرانی حیزبی بەکاردێنرێن ئەم کەرستە باشانەش ینی لە هەموو کاتێک و لە هەموو ساتێکدا ناتوانن بە ئەرکە پیشەیەکانی خۆیان هەڵسن من لەگەڵ ڕێز ئەو ڕۆڵە باشەی کە دام و دەستگای ئەمنی هاوشانی هێزی پێشمەرگەی کوردستان بینیویانە لە پارێزگاریکردن لە خاکی کوردستان و لە سەروەت و سامانی خەڵک و لە دابینکردنی ئۆقرەی و ئارامی و سەقامگیری وڵات. بەڵێ زۆر باشە تێوەگلانی دام و دەستگا ئەمنیەکان لە پرسە سیاسیەکان پێ دوایە کارێکی مەترسیدارە؟ بێگومان چونکە ئێمە لە نمونەی زۆرمان هەیە لە دەسەڵاتە دیکتاتۆرەکان لەو دەسەڵاتە دابڵۆسێنەرانەی ناوچەکە و وەجیهانیش دەبینین کە هەمیشە ئەو سەرکردانەی کە ممارەسەی دەسەڵاتی سیاسی دەکەن دەیانەوێت دام و دەستگای ئەمنی وەکو وەسیلەیەکی شەخصی بەکاربێنن لە پێناو پارێزگاریکردن لە دەسەڵاتەکانیان و لە مەنسەبەکانیان لە بەرژەوەندی مادیەکانیان. بێگومان ئەگەر دام و دەستگای ئەمنی بەپێی یاسا مامەڵە نەکا و لەژێر دامەزراوەی فەرمیدا لە قیادەکردنی دامەزراوەی فەرمیدا نەبێت بە بێگومانی بەکارهێنانیان بۆ پارێزگاریکردن لە پۆست و مەنسەب لە بەرژەوەندیە حیزبیەکان لە بەرژەوەندیە شەخصیەکان لە مەرامە تایبەتیەکان ئەو کاتە مەترسی دروست دەکات لەسەر چی لەسەرەوە کە ڕۆڵی ئەم دام و دەستگانە کورد دەبێتەوە ئامانجەکانیان کورد دەبێتەوە لە چی لە پارێزگاریکردن لە دەسەڵاتی فەرد دەسەڵاتی سەرکردایانێک کە ئامادەگی جێژنی دەسەڵاتیان نییە و لە بەرژەوەندیە شەخسی و حیزبیەکان. بەڵێ هۆکاری چییە کە تاکو ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان نەتوانراوە دام و دەستگا ئەمنیەکان لە مرۆڤ سیاسیەکان دوور بخرێنەوە کێ لێبەر پرسیارە لەم دۆخە؟ ئێمە نەماتوانیوە بەداخەوە لە هەرێمی کوردستان پرۆسەی سیاسی و بە تەواوی بە دیموکراتیزە بکەین و لەمان کاتدا نەماتوانیوە کە پرەنسیپ و بنەماکانی دیموکراسی لە چوارچێوەی کۆمەلگا لە هەموو مەجالەکان لە هەموو بوارەکاندا بچەسپێنین و ئەمەش بۆتە هۆی ئەوەی کە مادام ئێمە پرەنسیپەکانی دیموکراسیمان قبوڵ نییە ئامادە نین کە بەپێی ئیرادەی خەڵک نەتایجی هەڵبژاردن قبوڵ بکرێت بە مانایەکی دیکە متمانە لە نێوانی هێزە سیاسیەکان دروست نەبووە و لەبەرەوە دروست نەبووە کە لە خۆراکانی ڕابردوو تا ئێستاش لەبەری گەڕانەوە بۆ یاسا لەبەری ڕێگەدان بە دام و دەستگاکانی حکومڕانی ئەم وڵاتە کە بارکەکانی خۆیان هەڵسن لەبەری ئەمە هێزی سیاسی هەیە لەم وڵاتە هێزی زبر بەکاتێت. من پێم وایە کە هۆکاری سەرەکی ینی بەڕێوە نەچوونی ئەو پرۆسەی کە من مەبەسمە یان ئێمە باسی لێوە دەکەین لەوەی کە ئێمە دام و دەستگاکانی وڵاتکەین بە دام و دەستگای فەرمی یاسایی لە زمانیاندا دام و دەستگای ئەمنی ببێتە دام و دەستگایەک کە دوور بێ لە دەستی حیزب دوور بێ لە ئاراستەکردنی حیزب هۆکارەکەی بۆ خودی بەڕێز بارزانی و پارتی دیموکراتی کوردستان دەگەڕێتەوە چونکە ئەوان بە شێوەیەک مامەڵە دەکەن لەگەڵ پرۆسەی سیاسی و لەگەڵ پرۆسەی فەرمانڕەوایەتیکردن لە وڵات کە تێیدا هەمیشە دەیان هەوێت ئاجێندای سیاسی خۆیان هەیمەنە و دەسەڵاتەکانی خۆیان گرنتی بکەن و بپارێز. بەڵێ بەڕێز قادر ڕزگەندانی پەرلەمانی کوردستان زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگرینەوە شاری ئەولێر لای کاروان هاشم لەگەڵمان بمێننەوە.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکاروانە گەر بگەمەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە کێ بەرپرسیارەکە تاکو ئێستا ئێمە دەستگا ئەمنیەکانمان وەکو پێویست دەستگای نیشتیمانی یاخو لەژێر کۆنتڕۆڵ حیزبان زۆرجار بۆ لایەکلایکردنەوەی پرسە سیاسەکان بەکاردێنرێن چی بکرێت بەوەی کەم دەستگانە بە نیشتیمانی بکرێن؟ بڵێ لە سەرەتا راپۆرتەکەتان من گوێم لێ بوو کە سەرەتای هەموو ململانە سیاسیانەیان ئەم کێشانێک ئێستا لە کوردستانە هەنەگەڕێتەوە بۆ دەستبردننی ئێمە وەکو بستنەوەی گۆڕان و لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی تر کۆمەڵی ئیسلامی وەگرتو و یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەی ئیسلامی بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بێگومان ئێمە مەبەستمان لە هەموارکردنەوە یاسای سەرۆکایەتی هەرێم بۆکردنی سیستەمی حکومڕانی بە پەرلەمانی کە لە خاڵەکانی مەسلەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بوو. ئێمە مانێ جاران کە قسەمانە کرد هەمومان بە یەک دەنگەمانوت پارتی و یەکێتی بەرپرسیارن و لەو قسەیانەمان پەشیمانی چونکە یەکێتیش پشتی هەبوو لەو بەرپرسیارەتە بەڵام لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بەڕێز بارزانی وەکو سەرۆکی هەرێم دەسەڵاتی باڵای جێبەجێکار بووە لە هەرێمی کوردستان و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بووە لە هەرێمی کوردستان و ئەنجومەنی ئاسایش لە 2012 سیانزە لە بیرم نیە بزەبت کە یاساکەی دەرکراوە هەر سەر بە دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ کەوابێ مەسعود بارزانی بەرپرسیاری یەکەمە لە دەسەڵاتی جێبەجێکار لە هەرێمی کوردستان و بەرپرسیاری یەکەمە لە هێز ئەمنیەکان و هێزی پێشمەرگەی کوردستان ئەگەر تا ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان هێزێکی نیزامی نیشتیمانی نەبێت بێگومان ئەو لێ بەرپرسیارە چونکە لە 10 ساڵی ڕابردوو فەرماندەی گشتی هێز چەکدارەکان بووە ئەگەر تاکو ئێستا دەستگا ئەمنیەکان دەستگای ئەمنی نیشتیمانی نین بێگومان ئەو بەرپرسیارە لەبەرەوەی ئەنجومەنی ئاسایش سەر بە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە بۆیە کە ئێمە دەستمان بردو بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان زانیمانە چیەکەین و ئێمە گومانمان هەبووە و گومانەکانمان بوون بە واقعی کە ئەم سیستەمی حکومڕانیە لە کوردستان ملئەنا بەرەو دیکتاتۆریێت ملئەنا بەرەو تاکڕەوی لە دەسەڵاتە و هەموو ئەوانەی کە باسمان کردووە خۆی هاتە دی باشەکەمان چی بکرێت بۆ بە نیشتیمانیکردنی و دامەزراوانە چی بکرێت لە ڕێی کوێوە دەکرێت ینی ئەم دامەزراوانە بە نیشتیمانی بکرێن بۆی کە بە یەک چاو سەیری هاوڵاتیان بکرێەوە بە یەک چاو ئاسایشی هەموو وڵاتیانەری کوردستان پارێزراوێت. بێگومانە بێ لە پەرلەمانی کوردستانە و یاسای ئەنجومەنی ئاسایش هەموار بکرێتەوە فرسەت بە هەموو گەنجانی ئەم وڵاتە بدرێت ئەوانەی سەربەلایەنە سیاسیەکان و ئەوانەی سەربەلایەنە سیاسیەکان نشتین لەسەر ئەساسی هاونیشتیمانی بوون خەڵک بۆی هەبێ بێتە ئەندام لەم مؤسسە نیشتیمانیانە لەم مؤسسە گرنگانە نەک لەسەر ئەساسی تەسکیەی حزبی کە بەداخەوە کوتم لە دێگەڵە تاکو زاخۆ یەک ئەندام لە ئەنجومەنی ئاسایشان نابینی سەربەلایەنی سیاسی بێت جگە لە پارتی دیموکراتی کوردستان بۆیە وەکوتم یەکەم خاڵەوەی یاساکە لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە هەموار بکرێتەوە دواتر فرسەتی یەکسان بە هەموو گەنجانی ئەم وڵاتە بدرێت بۆی بەشدار بن لە بنیادنانەوەی ئەم مؤسسەیە و بۆی هەمان ئەم مؤسسەیە بە مؤسسەی خوان بزان. باشە فرسەتی یەکسان نەدراوە بە هەموو لایەنەکان و هەموو لایەنە سیاسەکان کە بەشدار بن لە دام دەستگا ئەمنیەکان؟ بێگومان نەخێر من پێشووتری شتم نەک لە ئەنجومەنی ئاسایش تەحەداکەم لە سلکی پەروەردەش لە دێگەڵە تاکو زاخۆ یەک مدیری مەکتەبە بێ یەک معاونی مکتەبە بێ سەر بە پارتی دیموکراتی کوردستان نەبێ بەڵام لە هەموو دام و دەستگاکانی حکومەت لە دێگەڵە تاکو زاخۆ لە سنووری سلێمانی شەمان شت نییە ینی ئێمە قسەمان لەسەر سنووری سلێمانی بەڵێ ئێمە گەر ئینسانە گەر واقعی بێ پێشووتر لە سنووری سلێمانی شەمان شێوە بەڵام لە دوای انتخاباتەکانی ئەنجومەنی پارێزگا ئێستا لە سنووری سلێمانی دەسەڵاتەکان بە پێی استحقاقی دەنگەکان دابش کراوە ئێستا بینین یەکگرتووی ئیسلامی بەشدارە کۆمەڵی ئیسلامی بەشدارە بزوتنەوەی گۆڕان بەشدارە هەمومان بەشدارین لە ئیدارەدانی محافەزەی سلێمانی ڕەنگە بۆ سلکەی ئەمنی و ئاسایش و پێشمەرگە ئەمەیان ڕاست بێ کە لەوێش ئێمە بەشداریمان پێ نەکراوە بەڵام هەنگاومان ناوە ئەبینین مەسەلەن پارێزگار سەربەیەکێتی نیشتیمانی کوردستانە جێگیری پارێزگار سەر بە بزوتنەوەی گۆڕانە سەرۆکی ئەنجومەنەکە سەر بە بزوتنەوەی گۆڕانە جێگیری سەرۆکی ئەنجومەنەکە سەربەلیستی خزمەتی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامیە لە قایم مقامەکان لە ناحیەکان لە بەڕێوەبەرایەتیەکان هەمووان بەشدارین لە حکومەتی خۆجێی سلێمانیە و هەست دەکەی نیەتێک و ئیرادەیەکەی بۆ بەشداری پێکردنی سەرجەم هێزولایەنە سیاسیەکان بەڵام بەداخۆ ئەمە لە هەولێر نابینین و ئەمەمان تا ئێستا بەرجەستە نەکردووە لە هەولێری لە سنووری پایتەختی هەرێمی کوردستان. سوپاس دەکەم دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت دکتۆر هەورامانە گەر بێمەوە لای بەڕێزت باسی ئەرکی هێزەمنیەکانمان کرد کە پێویستە بە یەک چاو تەماشای هاوڵاتیان بکە ئەرکی هاوڵاتیان لە ڕوو شەرعەوە بە دیاریکراوی چی ینی بەڕوونی بەرامبەر بە ئەمنیت و ئاسایش؟
پێم وایە پێشتر ینی تیشێکمان خستە سەر ئەو بابەتە کە ئەرکی هاوڵاتیانیش بە هەمان شێوە ینی لە ڕووی شەرعیەوە وەکووتمان ینی مەقصودێکی شەرعیە و لە ڕووی شەرعیەوە لە ڕاستیدا شەرعی خۆی پەروەردگار سەراپای کە هاتووە بۆ ئەمنیەت و ئاسایشی خەڵک هاتووە ینی بۆ ئەوە هاتووە کە هەرچی ئەنی ئەگەر سەد ڕێگا هەبێت ئەگەر سەد ڕێگا هەبێت نەوە نۆیان بە هەر دەستەواژەیەکی جیاواز بە هەر هەوڵێکی جیاواز بەرەو ئاشتی و ئاسایش و ئەمنیەت بڕوا ئەوێ خەڵک نەوە ڕێگاکە بگرێتە بەر بەڕاستی بەڵام وەکو وتمان ئەمڕۆ لە کوردستانە لە ڕاستیدا بەهۆی ئەو دەسەڵاتەوە کە تاکو ئێستا کە ئەیبینین بە شێوەیەکی بەڕاستی ناشەرعی و ناتەندروست ممارەسە کراوە هاوڵاتی هەستەکەی کە یان ئێستا من ئەندامێکی پەرلەمانی کوردستانم باشە نوێنەری خەڵکم کە ئەگەر ینی لە خۆم ئەمین نیم کاشمە لە هەولێر لە خۆم ئەمین نیم لە سلێمانی لە خۆم ئەمینم لە ڕاستیدا لە سلێمانی لە خۆم ئەمینم حتا خۆم تاقو تەنها دەڕۆم بۆ بازار دێم دەڕۆم بۆ مزگەوت ئەم لە هیچ یای ناترسم بەڵام کە ئەچمە سنووری ئەو لای دێگەڵە دەستم لەسەر سنگ ماڵێم وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا فأغشيناهم فهم لا يبصرون ئەزانی بۆ لەبەرە وەرە سەیری فەیسبووکەکەم کە وەرە سەیری تەلەفۆنەکەم کە وەرە سەیری ڤایبەر و واتسئاپ و تیلیجرا هەرچی وەسایلی ئیتیصال هەیە هەمووی پڕ لە هەڕەشەی کوشتن و تۆقاندن و سەرزڕین و ڕیشتوتاندن و ئینجا لە واقعا کە تۆ ئەبینی ینی خۆ ئەمە کاکە بۆهتانێک نییە ئێمە بیکەین خۆ بۆهتان ناکەین باشە ینی ئەو هەموو تونند و تیژەکە لەوێ ئێستا هەیە مامۆسای ئاینی دەرئەکرێ و شەرخ ئەبرێ بۆ ڕیشی مامۆسا بسووتێنرێ و ڕۆژنامە نووز ئەکوژرێ و هجووم ئەکرێتە سەر ئەندامی پەرلەمان لەناو حرەمی لەناو هۆڵی پەرلەمانە لێ ئەدرێ و سەرۆکی پەرلەمان دەرئەکرێ و وەزیر دەرئەکرێ و بە ئارەزوی خۆیان شەلم کوێرم لە هەموو کەس ئەدەنێ کاکە خۆ ئەمە بوهتانێک نی ئەگەر بوهتانە فەرم وەرن بە حەدی بوهتانکردنمان لێدەن ئەگەر بوهتانەکەین بەڵام ئەگەر ڕاستیشە واقعیشە کاکە ئەبێت چای بە خۆیانە بخشێنەوە ئەم واقعا ئەم ممارەسەی ئەمڕۆ کە بەڕاستی ینی ئەیبینی لە هەرێمی کوردستانە بەتابەت لە دەڤەری هەولێرە کاکە وەڵاهی ینی کەشتی ئەزمموی کوردستان و ئەمنیەتی کوردستان بەرەو نقمبوون ئەبات ئێمە هاوارەکەین ینی هاوار ئەەکەین ئەم هاوارە لاڵانەوە نییە و پاڕانەوە نییە ئەم هاوارە هاوارێکی حەقیقی دڵسۆزانەیە لە ڕاستیدا بە تایبەت دەستبردن بۆ ئیسلامیەکان ینی دەستبردن بۆ مەلەفی ئیسلامیەکان و دروستکردنی تیرۆر و مەلەفی تیرۆر بۆیان مع الأسف ئێستا کۆمەڵی ئیسلامی من ئەزانم مەلەفی تیرۆر بۆ هەمومان ئامادەکراوە هیچ شتێکی ترمان الحەمدولله ئێمە لەسەر نییە نە دزیمان کردووە نە گەندەڵیمان هەیە نەوتمان فرۆشتووە نە بازرگانیمان لەگەڵ نەیارەکانمان ناکردووە نە قۆرخ و پاوانکاریمان کردووە هیچ شتێکمان لەسەر نییە ئێمە نە ڕۆژنامە نووسمان کوشتووە نە چی ئەوەی کە ئەبینرێ لە تاریخا بەس ئێمە یەک بابەت هەیە ئەویش بابەتی تیرۆر ئەزانێن بابەتی تیرۆر ئەم یاسایە لە پەرلەمان دەرکرا تەنها بۆ لێدانی ئیسلامیەکان بوو چونکە ئێستا هەر مۆزوعەکە یەکسەر لە مۆزوعی تیرۆرا بۆ ئێمە دێن بەڕاستی لەو دەرگایە بۆ ئێمە دێن ئەمە زانی هۆکارەکەی چیە ئەمە هۆکارەکەی ئەوەیە کە ینی گەورەترین وەفایان بۆ کۆمەڵی ئیسلامی و بۆ تەوژمی جیهادی لە کوردستان ئەمەیە کە ئێمە غیرەتمان قبوڵی نەکرد لە سەردەمی حیزبی بەعساکە کورد ئەنفال ئەکرا کیمیایی بەسەرا ئەکرا تعذیب ئەدرا تعریب ئەکرا هەموو شتێکی لەگەڵا ئەکرا ئێمە غیرەتمان قبوڵی نەکرد وەکو ئیسلامیەکان چەکمان هەڵگرت و چوینە شاخەکان و هیجرەت و کۆچمان کرد لەژێ ئەوەی پاداشتمان بدرێتەوە لەژێ ئەوە بوترێ دەستان خۆش بێ بەڕاستی ئێوە لە کاتی خۆیان گەورەترین فراختان پڕ کردەوە هەر لەسەر ئەوە کە ئێمە خەڵێکی بە مووقیف بووین خەڵێکی بە هەڵوێست بووین خەڵکێک بووین زەلیلیمان قبول نەکردووە لەسەر میلەتەکەمان هاتینە دەنگ تفەنگمان هەڵگر و چاکمان هەڵگر هەتا پێویستیە کرد کە دوای زانیمان پێویست ناکە و دوژمنەکەمان نەماچێ ئێستا هەر لەسەر ئەوە تعزیبمانەدەن ئێستا هەر لەسەر ئەوە سزامانەدەن ئێستا هەر لەسەر ئەو فەرموو تەحەدایان ئەەکەم تەحەدا هەر هەمویان ئەەکەم هەتاوەکو ئێستا بچووکترین مستەمسەکی قانونیانە بێ لەسەر کۆمەڵی ئیسلامی کە تێوەگلا لە بابەتی تیرۆرەوە فەرموو ئەمریکا کاتێککە هات لە هەموو کوردستانە مامۆستا عەلی باپیری گرت لە هەموو کوردستانە لە ناو ئیسلامیەکانە لە هەموو کوردستانە بەس مامۆستا عەلی باپیری وەکو سەرکردەیەک هات گرتی باشە
زیاد لە 22 مانگ مامۆستا عەلی باپیر لە سژنا بوو بە توهمەتی تیرۆر و تۆقاندن و تەقینەوە هەموو شتێک تەحەداکەم یەکشتی لەسەر ئیسپات بوو بێ کە ئەمیری کۆمەڵی ئیسلامیە و لە دوای مامۆستا عەلی باپیر هەر لەگەڵ مامۆستا عەلی باپیر شان ئەندامێکی قیادەمان گیرا بەڕێز مامۆستا دارا و کاک حاجی عەبدوڕەحمان و مامۆستا تەوفیق و ئەوانشی کە ئەگەر لەبیرم نەبێن ینی داوای لێبوردنەکەم ناویان لێهێنم لێرە باشە چیان لەسەر ئیسپات بوو چیان لەسەر ئیسپات بوو ئێمە لە شەو ڕۆژێکا کۆمەڵی ئیسلامی 700 گەنجمان گیرا لە کوردستانە 700 گەنج کە تاکو ئێستا هیچ حیزبێک ئەوای لەگەڵا نەکراوە 700 گەنجمان گیرا ئێمە یەک گەنجمان ئەو توهمەتەی لەسەر جێگیر نەبوو لەسەر ئیسپات نەبوو بەڕاستی ئەمە لە فەسواوە هەموو جار ئەهێنەوە بۆ کۆمەڵی ئیسلامی هەر لەسەرەوەی کە کۆمەڵی ئیسلامی غیرەتی قبولی نەکردووە لە کاتی خۆیان ئیعلانی جیهادی کردووە دژی داگیرکەران و دژی ڕژێمی فاشیستی بەعس ینی لەژێ ئەوەی کە پاداشمان بدرێتەوە ئاها هەموو جار هەر شتێکە بێ یەکسەر دەهێنرێ مەلەفی تیرۆر بۆ ئێمە هەڵ ئەدرێتەوە کە بەڕاستی ئەمە بۆ خۆی بە حەقدا ئینساف کاروانە گەر بێن وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە تا چندێک مەسەلەن چارەسەرکردنی پرسە سیاسیەکان لە ڕێگەی هێز ئەمنیەکانەوە دۆخێڵی هەرێمی کوردستان بەرە و ئاڵۆستە دەباوە ناوماڵی کورد بەرە و لێکترازانی زیاتر دەبات بێگومان خراپتریەکە و ئێمە هەمومان نەزانین باڵی ئەمنی یان باڵی دەستڕۆشتووی ئەمنی کە لە ناو پارتیا باڵادەستن کاتێک ئەوان هاتنە نێو ململانە سیاسیەکان دۆ خێرێمی کوردستان بەرەو خراپتر چوو هەر ئەوان بوو بڕیاری داخستنی پەرلەمانیاندا هەر ئەوان بوو بڕیاری دەرکردنی وەزیرەکانی ئێمەیاندا لە حکومەت هێرێمی کوردستان و هەر ئەوان بەرپرسیارن لەم دۆخی کە ئێستا کوردستان پێگەشتووە کوردستان ئێستا لە لەوتکەی قەیرانەکانە هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی دارای هەم لە ڕووی ئەمنیەوە بەداخەوە وەکوتم بەرپرسیاری یەکەم ئەوانن کە لە ناو پارتیا باڵادەستن و لە سلکی ئەمنیان و ئەوان بەرپرسیاری ئەم دۆخن و دۆخی کوردستانیان بەم ڕۆژە ڕەشەگانوە بەڵێ کەواتە بەکارهێنانی هێز لە چارەسەری ململانی دۆخ کە زیاتر ئاڵۆز دەکات ناوماڵی کورد زیاتر پەرتەوازە دەکات بێگومان بەڵێ بەرەو دۆخێکی خراپتر لەمەی کە ئێستا هەیە ئەیبات دەستبردن بۆ سەرکردەی هێزە سیاسیەکان وەکو بەڕێز کاک نەوشیروان مامۆستا عەلی باپیر و لە ڕابردووشە بۆ مامۆستا سڵاحەدین بەهادین و بۆ کاک کۆسرات هەموو ئەمانە پەیامن و ئاماژن بۆ قوڵکردنەوەی قەیرانەکان و قوڵکردنەوەی ململانە سیاسیەکان لە هەرێمی کوردستانە هیوادارین پارتی دیموکراتی کوردستان و وەکو مامۆستا مەلەمەروان وتی عاقڵمەندەکانی ناو پارتی دیموکراتی کوردستان فریای حزبەکان بکەن و فریای ئەم دۆخە بکەن بۆی چیتر کوردستان بەرەو ئەم قارە خراپتر هەنگاونەنا و خاڵی دووەمیشەوەی ئێمە و هێزە لایەنە سیاسەکانی تریشە بێ بەرەکەمان بە قووەترکەین و من هەمیشە وتومە خاڵی بەهێزی پارتی دیموکراتی کوردستان لاوازی ڕکابەرەکان یان لاوازی و بەرێ بۆ کە ڕکابەری پارتی دیموکراتی کوردستانین بۆیە کاتێکە بینین کێشەیەک کە ململانەیەک کەوێتە نێوان پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵی ئیسلامی لایەنێکی سیاسی خۆی بە نێوەنگیر بزانێت لە کاتێکە پەیامەکەی کۆمەڵی ئیسلامی پەیامێکە پەیامی هەمومانە پەیامی بستنەوەی گۆڕان کە بەڕێز دکتۆر یوسف ڕێگری لێکراونەیە لەڕاو بێتە ناو هەولێر تەنها لەبەرەوە نەبوو نوێنەراتی بستنەوەی گۆڕانی کرۆ بەڵکو لەبەرەوە بووە دکتۆر یوسف لەسەر داوای فراکسیۆنەکانی یەکێتی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو ویستوێتی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان هەموار بکات بۆیە ڕێگری لە دکتۆر یوسفەکەن بۆیە کاتێکم حاڵەتە ڕووداد ناکری هێزێک لەم لایەنانە بێت بڵێ من نێوەنگیریەکەم و کاتێک دروست تۆمەتی سیاسی بۆ لایەنێکی سیاسی و کۆمەڵی ئیسلامی دروستەکرێ ناکرێ ئێمە بڵێن وەڵاوە کێشەی بینی کۆمەڵی ئیسلامی پارتی دیموکراتی کوردستان و خۆمان لە قەزەکە بینە دەر بۆیە ئەبێ ئێمە و بەرێ بەهێزکەین و کێشەکان کێشەی شخصی نین کێشەی حزبێکی سیاسی نییە کێشەی پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ هەموو لایەنە سیاسەکان لە کوردستان باشە زۆر باشە بەڕێز ڕۆڵی کۆمەڵی ئیسلامی چۆن دەبینی لە بەرەنگاربوونەوەی فکری توندوتری و ڕۆڵیان لە پاراستنی یاسایی شەرێمی کوردستان ببوورە لە پرسیارەکە تێنەگەشت ڕۆڵی کۆمەڵی ئیسلامی بەرزتان ڕۆڵی کۆمەڵی ئیسلامی چۆن دەبینین لە ڕوبەڕووبوونەوەی فکری توندڕەوی و لە ڕوبەڕووبوونەوەی فکری داعش و پاراستنی یاسایی شەرێمی کوردستان بەڵێ ئێمە کۆمەڵی ئیسلامی بەهێزێکی سیاسی میانڕەوی ڕاست و خاوێن و پاک و بێگەر دەبین لە کوردستانە و ڕۆڵی سیاسییان بەرزە نرخێنین لە هەموو مەوقفە سیاسەکان ڕۆڵێکی نیشتیمانی دیموکراسیان هەبووە و من بۆ خۆم پێم وایە ئەوەی کۆمەڵی ئیسلامی لە خەمی پرۆسەی دیموکراسی و فراهەمکردنی ئازادیە بۆ هاوڵاتیان ئەم هەرێمە ئەو حیزبانەی کە دروشمەکانیان پاشکۆکانیان دیموکراسیە بڕیان بە دیموکراسی نییە ناتوانێت ڕوبی کۆمەڵی ئیسلامیش خەمخۆری
لایەنی ئەمنی و نیشتیمانی و ئازادی تاکن لە کوردستانە. بەڵای سوپاس دەکەم کاروان کاوی تۆرەوراون بە دو پرسیارم بۆ بەڕێستان سەبار بووی کە کۆمەڵی ئیسلامی ڕۆڵی گرنگە بۆ لە پاراستنی یاسایش و هەوێنی پاراستنی یاسایی شەرعی کوردستان تا چەندێک پێویستە و دەستگانەی کە زۆر دەرناوی کاتیرەکانی کۆمەڵ تەشیریان پێ دەکەن داوای لێبرن لە کۆمەڵی ئیسلامی بکەن. بەڵێ وەڵاهی لە ڕاستیدا یعنی کۆمەڵی ئیسلامی حەزەکە مقدمەتەن ئەوە بڵێم لە وەڵامی و پرسیاران کۆمەڵی ئیسلامی نەک ینی تێوە نەگلاوە لە بابەتی تیرۆر و تۆقاندن و دروستکردنی هەڕەشەی ینی ئەمنی لە هەرێم کوردستانە کۆمەڵی ئیسلامی بۆ خۆی کوشتەی دەستی تیرۆرە بەڕاستی هیچ حیزبێک نە بەخە کۆمەڵی ئیسلامی تیرۆری بەرامبەر کرابێ چێ هەیە قیادەکانی تیرۆر کرابێ خێری کۆمەڵی ئیسلامی چێ هەیە وەکوتم قیادەکەی ئەمریکا هات ماوس علی باپیری برد 22 مانگ مەفقودی کرد و سەرنگومی کرد چێ هەیە وەکو کۆمەڵی ئیسلامی لە یەکەم ڕۆژەوەکە وتمان الحەمدولله عێراق ئازاد ئەکرێ و لە کۆڵی تاغوتێکی وەکو سەدام لە کۆڵمان ئەبێتەوە یحد لە یەکەم شەوە وەڵامی کۆمەڵی ئیسلامی بە ساڕۆخباران و بە 50 زیاد لە 50 پێشمەرگەمان شەهید بوو بەڕاستی یعنی ئێمە کوشتەی دەستی تیرۆرین بە حقیقت ئەمە ئەو پەندە عەرەبیەیە کە ئەڵێ ضەرەبەنی فەبەکا سەبەقەنی فەشتەکە کۆمەڵی ئیسلامی لە ڕاستیدا کوشتەی دەستی تیرۆر بەڵێ پێویستە داوای اینجا بۆیە لە ئێستادا وەکوتم ئەو مەلەفانەکە بۆ کۆمەڵی ئیسلامی دروست ئەکرێ هەمووی مەلەفی سواوە هەمووی سیناریۆیە هەمووی پێچەوانی واقعی کۆمەڵی ئیسلامی لە ڕاستیدا ئەوە تا ئێمە سواز بۆ خوا ئەوە تا ئێمە ینی ئەحزابی ئەلمانیش ینی شایەتیمان بۆ ئەدەن چی وەکو ئەحزاب چی وەکو تەجەموعات چی وەکو کەسایەتیەکان فەرموو ئەوە بەڕێز سەرۆکی پەرلەمان بە هەموو جیهانی ڕاگەیان کە کۆمەڵی ئیسلامی گەورەترین بربەستە لە بەردەمی گەنج و شەباب و گەنجە خوێنگەرمەکانە لەوەی کە و کوردستان بەجێ نێڵ و ڕوونەکەنە گروپە توندڕەوەکان ینی کۆمەڵی ئیسلامی دۆست و دوژمن بەڕاستی شاهدی بۆدا بۆیە پێویستەکە لە ڕاستیدا لە دوای ئەوەی یەکلاکردنەوەی ئەو بابەتە لە دوای ئەوەی کە بۆ خۆیان بەڕاستی تەراجع بکەن لەو مەهزەلەیە کە دروستیان کرد لەو سیناریۆی کە دروستیان کرد کەسێکیان هێناوە بەجلی و تووکراوەوە شتێکیان بۆ داناوە ئەی خوێنێتەوە ئازانەی خەڵکی کوردستان ئیتر سەری لێشێ و بڕوا بەم مەهزەلەیە ئەکات بەڕاستی ئەمە غەیری مەهزەلە هیچ شتێکی تر نییە غەیری سیناریۆ و درۆ هیچ شتێکی دیکەنێ بۆیە پێویست ئەکات داوای لێبوردن لە کۆمەڵی ئیسلامی بکرێت و داوای لێبوردن لە ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی بکرێت بەتابەت ئەو دوو ئەندام بەڕێزەمان مامۆسا سعدی و مامۆسا سەرهەد چونکە تهمەتیان بۆ دروست کراوە چونکە تەشهیریان پێکراوە و ئێمە دڵنیاین ئەم قسەیە دووبارە ئەکەمەوە ئێمە دڵنیای لە ئەندامەکانی خۆمان لە پەرێزی ئەندامەکانی خۆمان و دڵنیان لەوەی کە ستەمیان لێکراوە و مەزلومن و بوهتانیان بۆ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵمانوە لە شاری هەولێرەوە کاروان هاشم ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان هەروە زۆر سپاسی بۆ کاک قادر ڕزگەی کە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ